فێرگەی نامدار قەرەداغیەکێک لە فێرگە چالاکەکانە کە ساڵانە جگەلەوەی کە کۆنسرت سازەکەن چەندین بەرهەمیش تۆمارەکەن و هەروەها توانی ویانە کە کۆنسرت لە زۆرێک لە شار و شارچکەکانی کوردستان ساز بکەن. سبەینێ لە هۆڵی تەوار فێرگەی نامدار کۆنسرتێک سازەکەن کە تایە چەند بەرهەمێکی نوێشیانە بێت. قسە و باسی زیاتر دەربارەی ئەم بابەتاکەم لەگەڵ زۆر بەڕێز نامدار قەرەداغی میوزیسیان. کاک نامدار بەخێر بی. زۆر سپاس. خێربی سەرچاومان. چالاکیەکانی سبەینێ چی لە خۆگرێت؟ چالاکەمان کۆنسرتێکە کە ئۆرکێستری یەکی فێرگە پێ هەڵەسێت. سیویەک ژەنیاری مناڵ و مێرد مناڵن و دە گۆرانی بەجیتایە کە گۆرانی بێژی مناڵ و گەورە و ئافرەتش لە خۆیەگرێ. باشە، ئۆرکێستری یەکی فێرگە مەبەست لە چییە؟ ئێمە لە فێرگە 4 ئۆرکێستران هەیە لەم کاتەدا بە جێرەی تواناکانیان. تەبعاً ئۆرکێستری یەک لە هەمویان توانایان زیاترە و ماوەیەکی زۆرترە لە فێرگان. ئۆرکێستری 2 لەوان کەمتر، 3مان هەیە کە کورتتر لەوان لە فێرگان و توانایان کەمترە. ئۆرکێستری 4 زۆر تازن، ئەوانەی کە تازە هاتوونەتە فێرگە. زۆر باشە، کەواتە ئەمە ئەوانن کە با بڵێن ئاستێکی باشتریان هەیە لەوانی تر. هەموو ساڵێک کۆنسرت سازەکەن یان کە بەرهەمەکانتان با بڵێن پێگەشتیان چەند بەرهەمێ کاتی ئەو بێت کە پێشکەشی بکەن؟ ئێمە هەوڵمانەوە تا ئێستا توانیمانە هەموو ساڵێک لە یادی دامەزرانی فێرگەیە کۆنسرتێ بکەین و جگەلەوە چەندەها کۆنسرتی کەش لە بینەکە کرا و چالاکی ترمان کردووە. بەڵێ، جگەلەوە چەندین بەرهەمیشتان تۆمار کردووە؟ بەڵێ، توانیمانە تا ئێستا 4 کلیپ تۆمار بکەین و ئێستا کلیپی گشتمان بەرەو تۆمارکردن ئەڕوات لە کورساتە، هەرم ئەوە ماوەیەتە کلیپەکەی بۆ بکرێت. خەریکی ئەوەین. بە بەراورد بەوەی کە هەموو ساڵێک با بڵێن کۆنسرت سازەکەن و لە ناو کۆنسرتەکەیە چەند بەرهەمێکی نوێشتانە، بەڵام بەرهەمی تۆمارکراوتان تۆزێک کەمە وایە؟ ڕاستە، چکە بەڕاستی تۆمارکردن زۆر زەحمەتە و ئیشی زۆر ئەوێت، ستۆدیۆ ئەوێت، کاتی ئەوێت، لەبەرەوە نەمانتوانیەوە کە زۆر لەو کارە بکەین. زۆر باشە. بەرهەمەکان زیاتر با بڵێن چین و چۆن ئیشتان تیا کردووە؟ بەرهەمەکانمان زیاتر مۆسیقا و گۆرانی ڕەسەنی کوردی. ئێمە زۆر گرنگیمانەوە بە ڕەسەنایەتی و فێرگەکەش لە پێناوی ڕەسەنایەتی و کەڵتور و خۆشەویستیا دروست بووە. بۆیە ئەوانەی ئێمە پێشکەشیەکەن هەمووی بەرهەمی ڕەسەن و کەڵتورێکی ڕەسەنی کوردیە. هەوڵمانەوە بە شێوازێکی تازەگەری بیان ڕازێنینەوە و جارێکە بیخێنەوە ناو کۆمەڵگایە و زیینیان کردو نێڵم بفەوتێت و مۆرگە ڕەسەنایەتەکەی پێ بمێنێ. زۆر باشە، ماوەیەکی زۆر ئێوە خزمەتێکی بێگومان گەوراکەن، بەڵام ژمارەیەکی زۆر لە فێرخواستان هەیە، ژمارەیەکی زۆر لە مناڵانی ئەم شارە بە تایبەتی لە فێرگەکەی ئێوە فێری مۆزیکە بن و هەروەها گوێیان ئەکرێتەوە بە مۆسیقا و بە ئاواز و با بڵێن هونەر و فۆلکلۆری کوردی بە تایبەتی. مناڵان خۆیان هەستیان چۆنە بەرامبەر ئەم بابەتە؟ مناڵان زۆربەی هەرە زۆریان، توان بڵێم هەر هەمووشیان پێشەوەی بێن بۆ فێرگە زۆر ئارزومەندی گۆرانی مۆسیقای کوردی نین و هەتا زۆربیان کاتێ لە ماڵەوە دایک و باوکیان مۆسیقای کوردی لێن ئەوان پیان خۆش نییە، وەڵەن چییە ئەمە و یانخەنە ئەو مۆسیقا ئەوروپیان سەردەمەیە. بەڵێ، ئەم سەردەمەیە ئەولەمە و عالەمی دیجیتاڵ وەمانە تەبعاً زیاتر گوێ لەو شتە ئەجنەبیانە ئەگرن. بەس کاتێک کە هێنە فێرگە وردە و ماوەکی کەم وایان لێت زۆر حەزیان لە ڕەسەنایەتی کوردیە و وایان لێت خۆیان داوای مۆسیقا و ڕەسەنایەتی کەڵتوری کوردیەکەن. ئێستا گەشتنەتە مستەوایە کە بە تایبەتی ئۆرکێستری یەکمان زۆر لە قوتابیەکان خۆیان مۆسیقا هەڵەبژێرن، گۆرانی هەڵەبژێرن، ئەڕەنجی ئەکەن و خۆیان پێشکەشی ئەەکەن، ئەوانەی هەڵێبژێرن و پێشکەشەکەن هەمووی ڕەسەنی کوردیە و داوای ئەو شتەیەکەن. ئێستەوە بەڕاستی زۆر پێخۆشحاڵین بەم گۆڕانکاریە. زۆر باشە. تیانایە کە با بڵێن چەند ساڵێک بێ لەگەڵ فێرگەکەی ئێوەیە هاتبێت؟ ئێستاشتیاماوەکە لە 7 ساڵ ئێمە فێرگەمان دامەزراوە و 4 یادی 7 ساڵەمان بوو. هەر ماوەتەوە تا ئێستایە و ئێستا بۆ بە مێرد مناڵ و هەر بەردەوامە و مستەوایەکی باشیان هەیە و زۆر لە قوتابیەکانیشمان ڕۆشتن بەرەو دنیا و دیراسی مۆسیقا. ئێستا فێرخوازمان هەیە کولەی هونەر ئیمساڵ تەواوەکە، فێرخوازمان هەیە لە مەرحەلەیەکە 2-3 پەیمانگای هونەرە جوانەکان زۆر فێرخوازی ئێمەی تایە. ئەمانش هەرجێی دەستخۆشکەرین بەڕاست. زۆر باشە. چەند مامۆستا لەوێ واناڵێنەوە؟
تەنها خۆمم کە ئەوەی وانە ئاڵێتەوە بەڵام ئەو فێرخوازانەی کە پێشەکەون حتمما ئەوانیش وانە بەوانەیە ئەڵێن کە تازەیەت لەگەڵ هاوکاری یەکتریەکەن. باشە مامۆستا قورس نییە با بڵین مامەڵەکردن لەگەڵ مناڵ خۆتەزانی مناڵ جیهانێکی زۆر تایبەتیە و ئێستا باسی ئەومان کرد کە ئێستا لەم کاتەیە کە مناڵان با بڵین زۆر سێری تیڤە کوردیەکان ناکەن و هەروەها هەمویان ئایپاد و با بڵین تەلەفۆنیان پێ و ڕۆژانە گوێ لە گۆرانی بیانیە گرن و بەشێکی زۆریشیان تەنانەت کوردیەکەشیان زۆر باشنێ لەم ئێستا چۆن ئەتوانین ئیش بۆ ئەم بابەتە بکەین؟ تەنها بە خۆشەویستی تەوان بە ئارامی بەخشین پێیان بە ڕێز لێگرتن لێیان و جێوێکی خۆشیان بۆ ساز بکەی کە هەست بکەن ئارامن گویان لێگرێ ڕێزیان لێگیرێت قسەیان ئەڕوات ئەو شتی ئەوان پێیان خۆشە بۆ ئەوەیە فێرگەکە بە مامۆستا و بە هەموو ئەساسی فێرگەکە و لە خزمەتی ئەوانان هەموو ئێمە خزمەتکاری ئەوانین کە ئەم جەوە بۆ ڕەخسان و واستیان کرد تۆ بەڕاستی خۆشتیان لە دڵەوە و ئەی سلمێنی بۆیان ئەوانیش ئیتر بە ئۆتۆماتیک تۆیان خۆشەوێ فێرگیان خۆشەوێ بە خۆشحاڵویان بۆ فێرگە و جێو لێگرن کە گویان لێگرتی تۆوانە خۆشەوێ بەدڵ دەرزیان پێڵی بەدڵ کاریان بۆەکەی ئەوانش معلوم جێو لێگرن و حەزیان لێ کە پێیان گەشت ئەهێنەوە کەیانەوە معنای پرۆسەی فێربوون زۆر زۆر بە سەریعی و بە باشی سەردەمیان ئاڕوە. خۆیان هەستیان چۆنە کاتێک کە خۆیان ئاماداکەن بۆ کۆنسێرتێک؟ زۆر پیان خۆشەگە بێت و بە هەچ هۆکارێ بێت کۆنسێرتێک دواکەوە نێکەین داواکارن ئەڵێن بۆ کۆنسێرت بکەین توخوا بە ئامە بکەین زۆر پیان خۆشە کاتێک کۆنسێرت دەکەن کە چالاکیەکە. مناڵانی با بڵین قۆناغەکانی تریش کە لەگەڵتانان ئەوانیش ئامادە ئەبن بێگومان. بەڵێ بێگومان ئەمە سەپۆرتێکی باش وایە بۆ ئەوانیش. ئەوەی لای ئێمە گرنگە کە دایک و باوکەکانیش ئامادە ئەبن هەموو کارێکی فێرگە دایک و باوگەیکا و فێرگە وەکو ماڵێک وایە بوویانی سەکردمانە بە ماڵ دایک و باوکان ئەوانەی کە ئەتوان ئەمێنەوە لە فێرگە لە کاتی پشۆکان ناشتیان بۆ حازرەکەن شەربەتە پسکیتە گەنمەشامیە نۆکاوە هەر شتێک کە بتوانێت بۆیان ئامادەیەکەن شتی باشیان بۆ ڕێگەخین جگە لە کۆنسێرت سەیرانیان بۆ ئەەکەین پێش بڕکی و شەوانی کوردیان بۆ سازەکەین لەو فێرگەیە جاری وایە بە منجەڵی گەورە دایکان و باوکان بەدار برنجی کوردی لێ ئەنێن و بەجارێ هەفتا کەس نانەخوا سەیرانەکەین 150 200 کەس پێکەوە هەمووی خۆمان ئێستا فێرگیان ناوناوە ماڵی هەمووان ئیتر ماڵی هەمووان تەبعاً بە خۆشحاڵی وەیەچیت. زۆر باشە ئەم کۆنسێرتە لە شارەکانی تریش سازێکن؟ خۆی نیازوا بوو لە ڕاستی ئەم کۆنسێرتە ئێمە لە هەولێر سازیکەین ئەنجا بێنەوە لە سلێمانی دووبارەکەینەوە بەهۆی زروفی ئەمنی کە ڕوویا لەو بێنە نەمانتوانی کۆنسێرتەکە سازکەین جارێ دواخراوە بۆیە بە پێویستمانزانی کە ئەو مادەی حازرمان کردو بین لە سلێمانی پێشکەشیکەین و ئەم جارە لە هۆڵێکی بچووکتر هەموو ساڵی ئێمە کە لە سلێمانی کردوێنن لە هۆڵی تەلاری هونەر کردومانە یان لە هۆڵی سپی یان لە هۆڵە گەورەکان ئەم ساڵ لەبەر ئەوەی ئەوێ گیرابووی ئمە بە تەمای هەولێر بووین لە هۆڵی تەوار کە هۆڵێکی زۆر بچووک و جوانە بەڵام ئێمە کە هەموو ساڵ لە هۆڵی تەلاری هونەر کردومانە 1950 کە زەکرێ خەڵکە بووە بە پێشەوە وەستاوە جێگە نەماوە ئێستا هۆڵی تەوار بەداخەوە کە بچووکترە ئێستا و گرفتەمان هەیە کە بەیانی هیواداری نازانین چۆن هەلیکەین. بۆ بیرتانەوە نەکردەوە کە چەند ڕۆژێک بەردەوام بێت؟ بیرمان لەوە کردەوە ئێستا هۆڵی تەواریش بۆ شەمە گیراوە و ئیتر خۆ دەزانین لەم کاتەشا مناڵەکان ماوەیەکی زۆر مەکتەب نەبوو ئیستا مەکتەب کراوەتەوە لە زۆر بە پێ خۆشحاڵیەوە زۆر زەحمەتە کۆکردنەوەیان و بەردەوامیان بە ماوەیەکی زۆر باشە. لە شارەکانی تریش بە هەمان شێوەی کۆنسێرت هەر ئەو بەرهەمە نوێیانە با بڵین نمایشەکەنیان هەوڵێن کە بۆ نمونە کۆنسێرت لە شارێک سازەکەن هەوڵبن کە زۆرترین ئەو بەرهەمانی کە لە ساڵانی پێشوە زۆر گوێگریان هەبووە یان زۆر چوونەتە ناو خەڵکەوەیان بەلای خۆتانەوە با بڵین بەرهەمی زۆر باش بوون پێشکەش بکەن. یەکمان ئێمە کە کۆنسێرتێکمان کردووە هەوڵمانەوە بین بۆ هەموو شارەکانی کوردستان و کردوشمانە زۆر کەڕەت چینەتە هەولێر
چوینەتە دوهۆک، چوینەتە هەڵەبجە، چوینەتە شارۆچکەکان لە دەربەنیخان، لە چەمچەماڵ، لە قەرەداغ بۆ نمونە ئەمانەیە بچینە ڕانیە ویسفان بچینەوە هەولێر واتر گرفتی بەسەرا و گرفتی ئەمنی ئێمە هەوڵەین پرۆگرامەی لێرەیە لەوێش پێشکەشیکەن بەڵام بە تۆزیە دەستکاریەوە بۆ نمونە ئەوەی کە ئەو جمهوری شاری دوهۆک لەوانەیە ڕغبەت و شتی تۆزێ جیاواز بێت لەوەی ئێمە بەڵام ئەوەی بۆ ئێمە گرنگە کە ئەبێ ئەو بەرهەمانەی ئێمە پێشکەشکەین بەرهەمێکی مۆرگی کوردی ڕەسەنایەتی بێت. ڕەنگە کۆنسێرتەکە ئەوەنە چێژ بەخش بێ بۆ دایکان و باوکان ئەوەندەش بۆ مناڵەکان. ئێمە دایک و باوکانی جەبن بە کۆرس لەگەڵمانە هەموو کارێکی هونەری و غێری هونەری کە ئەیکەین هەر دایک و باوک پێڵەسێ بەیانی یەک نیالیژنەمان هەیە هەمووی هەر دایک و باوکەکانە. لە با بڵین سوشال میدیا هیچ پیجێک یان ئەکاونتێک یان یوتیوب چەناڵێکی تایبەت بە خۆتانەیە کە بەرهەمەکانی خۆتانیتیان نمایش بکەن؟ بەڵێ ئێمە مەڵپەڕێکی خۆمان هەیە لێە چالاکی خۆمانی تیا بڵاوەکەینەوە چکە ئەوە گرنگە بە تایبەتی بۆ مناڵان چکە مناڵان سەیری یوتیوب ئەکەن ڕەنگە بەرهەمەکانی ئێوە بکەوێتە بەرچاویان. ئێمە لە ڕاستیە فێرگەیەکی مۆسیقا و گۆرانی نین پێش ئەوەی ئێمە فێرگەیەکی مۆسیقا گۆرانی ئێمە فێرگەیەکی بەهاجوانەکانین فێرگەیەکی کەڵتورین گرنگێکی زۆر بە بەهاجوانەکانین لە پێش هەمویانەوە مرۆڤ بوون بۆ ئێمە زۆر گرنگە ئەنجا کوردایەتی ئەنجایتر خۆشەویستی هەموو ئەمانە بەیەکەوە بەستێتەوە ئەم خۆشەویستی وای لێکردوین ئێمە لە زۆر شتان سەرکەوتوو بین مناڵ هاتو بۆ لەمان 16 ساعت لە عالەمی دیجیتاڵە خەریک بووە هەبوو 8 ساعت ئێمە هەوڵمانە وردە بێ ئەوەی زەخت بخەینە سەریان لێیان تۆڕەبین هەر بە خۆیان پرسیار لە خۆیان بە عەقلی خۆیان وامان لێکردەوە کە زۆر کەمیکەنەوە خشتەی ڕۆژانەمان هەیە پڕیەکەنەوە چەند ساڵ ڕۆژی چەند سەعات وەرزشەکەن چەند سەعات کتێب بخێنەوە چەند سەعات مۆسیقا ئەمانە نانی بەیانی نیۆڕۆ ئێوارە ئایا خۆن سەعات چەند ئەنون سەعات چەند هەڵەسەن لە خەو ئەمانە هەمووی لە فێرگا بازەکرێ و هەر بە خۆیان پێیان چاکەکەین وردە دەستەکانتان خۆش بێن نمونەتان هەر زۆر بێ بە هیوای کۆنسێرتی زیاتر و بەرهەمی زیاتر مامۆستا نامدار قەرەداغی میوزیسیان سپاس دەکەم کەم ئێوارەی لەگەڵمان بووی. سپاس بۆ ئێوە و ئەم دەفەتە زۆر سپاس.